سڵاوتان لێبێت. قەیرانی غازی ماڵان کۆتایی نەهاتووە بە زۆرێک لە بەنزینخانەیەکی سلێمانی تا چاو بڕ ئەکات سەرەی بتڵە غاز دانراوە. ئەوانەشی سەرەیان گرتووە دڵنیانین لەوەی لەو شوێنە غاز دێت و بەریان ئەکەوێت یان نان. بەپێی ئەو دیمەنانەی 964 لەو بەنزینخانەیە تۆماری کردوون دەرەکەوێت دەیان هاوڵاتی لە سەرەی وەرگرتنی غاز وەستاون. بەشێکیان هێندەی چاوەڕوانی هاتنی غازەکە بکەن بێزار بوون و شوێنیان جێهێشتووە، بەشێکیشیان ئومێدی دەستکەوتنی غازیان بەو بەنزینخانەیە بەستۆتەوە و ماونەتەوە. جەمال مستەفا هاوڵاتیەکە لە کاتژمێر 8 بەیانیەوە لە سەرە وەستاوە بەو جەژنە غازیان لە ماڵەوەدا نییە. ئەو بە 964 بێت لێرەش کەس پێی نەوتین کە غاز دێت یان نا، بەڵام تاکو کاتژمێر 2 دوای نیوەڕۆ دەمێنمەوە. مام زەمان لە دۆخی دەستنەکەوتنی غاز بێزار بووە و لە دوا قسەکانیدا بۆ 964 هیوای باشبوونی بۆ ئەو دۆخە خواست و دواتریش وتی خوددا حەقمان بسێنێ. جارێکی دیکە دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراق داخستنی ئاسمانی وڵاتەکەی بۆ ماوەی 72 کاتژمێری دیکە درێژ کردەوە کە فڕۆکەخانەکانی هەولێر و سلەیمانی شەگرێتەوە. هۆکارەکەش جەنجی ئێستای ناوچەکەیە کە ماوەی 20 ڕۆژە ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێران بەڕێوەی ئەبەن. بەپێی ڕاگەیاندراوێکی دەسەڵاتی فڕۆکەوانی بڕیارەکە بۆ سەرجەم فڕۆکە هاتوو ڕۆیشت و ترانزیتەکانە بۆ ماوەی 72 کاتژمێر لە کاتژمێر 12 ئەم شەو پێنجشەممە دەست پێ ئەکات و تاکو و کاتژمێر 12 شەوی یەکشەمەی داهات و بەردەوامە بێت. بڕیارەکە لەسەر بنەمای هەڵسەنگاندنی بەردەوامی دۆخی ئەمنی و پێشهاتەکانی ناوچەکەیە. بەپێی هەر پێشهاتێکی نوێژ هەڵسەنگاندنی بۆ دەکرێتەوە. بۆ ئەوانەی بەنیازی عومرەکردنن ئاگادار ئەکرێنەوە کەوادەی دەرچوونی ڤیزاکانیان بۆ ئەم وەرزە دیاری کراوە و سبەیش دوایین ڕۆژی دەرچوونی ڤیزا ئەبێت. کاروان ستونی وتەبێژی حەج و عومرەی هەرێمی کوردستان ئەمڕۆ پێنجشەممە بە 964 ڕاگەیان ئەو کەسانەی ڤیزیان وەرگرتووە و گەشتیان بۆ ئەنجامدانی عومرە نەکردووە دوایین وادە بۆ چوونە ناو خاکی عەرەبستانی سعودیا لەلایەن عومرەکارانەوە ڕۆژی 15 شەوارە کە دەکاتە 3 ئەم ساڵ. ئاشکراشی کرد کە ڕۆژی 4 بە کۆتاڕۆژی وەرزی عومرە لە وڵاتی سعودیادا ئەندرێت و جەختیشی کردەوە نابێت لەو ڕێکەوتە بە دواوە هیچ عومرەکارێک لە سعودیا مابێتەوە پێویستە هەمووان گەڕابنەوە. سەبارەت بە ئامادەکاریەکانیش بۆ حەجکردن ئاماژەی بەوە کرد زۆربەی ئامادەکاریەکان بۆ حەجی ئەم ساڵ تەواو کراون، بەڵام بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکانی ناوچەکە تاوەکو ئێستایش بڕیارێکی نوێیان گۆڕانکاری بۆ وەرزی حەجی ئەم ساڵ نەدراوە و کارەکان وەکو خۆیان بەڕێک و پێشی بەڕێواچن. لەناو کۆمەڵگەی کوردەواریماندا دەروێش و زیکری ناوتەچیەکان مێژوویەکی دانەبڕاویان هەیە. چەندین تەریقەتی سۆفیگەری هەن کە هەریەکە و ڕێزکە و ڕێبازی خۆی هەیە و کاری زیکر و خوداناسی پێوە ئەکەن. تەریقەتی قادری کە ڕێبازێکی ئەم زیکردکردنەیە ئەگەڕێتەوە بۆ شێخ عەبدولقادری گەیلانی. توێژەران ئەم تەریقەتە بە تەریقەتێکی تەواو کوردی دادەنێن بەو پێی ناوچەی گەیلان دەکەوێتە باشووری دەریاچەی کاسپینەوە و لەم ناوچەیەش دەڵێن کوردێکی زۆری لێبووە و فراوان بووە. ئێساش تەچێ و خانەقاکان دەروێشانی ئەو تەریقەتەی تێدا دەبینرێن. تەریقەتەکە جیهادی پەنهانی هەیە. شێخ عەبدولقادر ڕێسایەکی هەبووە کە خۆی دایڕشتە بوو دەیوێت شەریعەت بکە ئەوجا پەناگیری و خەڵوەت بکە. هەندێک چەمچی تری کردبووە بنەڕەت بۆ تەریقەتەکەی کە بریتی بوون لە تەوەکول بەخوا، ڕەوشتی جوان، سوپاسگوزاری، ئارامگرتن، ڕەزامەندی و لە کۆتاییشدا ڕازگۆیی و درۆنەکردن. 964 دیکۆمنتاریەکی لەسەر ئەم بابەتە بەرهەمهێناوە لە ماڵپەرەکەی بڵاوی کردوتەوە. بێگومان لە سەیرکردنی بێزار نابن چونکە دیمەنی زیکر و دەفلێدان و حاڵی دەروێشەکانە بینن. کاتێکی خۆش بۆ هەموو لایە.